غەزە لە ناسنامە و شێوازدا دەچێتەوە سەر شام بەوە ناسراوە کە خواردنیان تاموچێژێکی تایبەتی هەیە. نهێنیەکەش یەگەڕێتەوە بۆ ئەوەی خەڵکەکەی بەهارات زۆر بەکاردێنن، بەڵام ئەم جاریان غەزە حەزەکەی بۆ بەهارات لە ڕێگەی کێشانی چێژەکەی بە تابلۆیەک وێنا دەکات. وەلا ئەبولعەیش خانما هونەرمەندێکی شێوەکاری فەڵەستینیە کە لە سەرەتای تەمەنیدایە خولیابوونی بۆ هونەری شێوەکاری پاڵنەری بۆ لە داهێنانی شێوازی نوێ بۆ وێنە کێشان. لێرە ڕەنگی دەستکرد بوونی نییە و بەهارات جێگەی گرتوتەوە، ڕێگەیەکە کە بەوتەی وەلا تابلۆکان جوانتر و تەمەن درێژتر دەکات. جیاوازی نێوان ڕنگ و بەهارات ئەوەیە کە بەهارات واتە و بەها دەداتە تابلۆکانی. لە کاتی کێشانی تابلۆیەک بە ڕەنگیان بەهارات جیاوازی هەیە. بەهارات بۆنێکی خۆش دەداتە تابلۆ و ڕەنگەکانیشی دەپارێزێت. بە جۆرێک زیاتر لە بەکارهێنانی ڕەنگ بەهای پێدەبەخشێت. لە سەرەتای دەستکردنمەوە بە وێنە کێشان ڕەنگم بەکاردەهێنا. دوایی وتم بۆچی شتێکی نوێ دانەهێنین کە بەها و شێوازێکی نوێ ببەخشێت. لە کاتێکدا بۆنی بەهارات لە شوێنی کێشانی تابلۆکانەوە دێت وەلا بە هاوبەشی لەگەڵ ژمارەیەک هونەرمەندی تردا خۆی بۆ کردنەوەی پێشانگایەکی هەمەجۆر ئامادە دەکات. ئێمە وەک گروپێک لەم شوێنە کۆی کردوینەتەوە. خەون بەوە دەبینین کە ببینە گروپێکی گەورە بۆ ئەوەی پێشانگایەک بکەینەوە جێی شانازیمان بێت و لاستێکی باڵادا بێت. پێشانگایەک هەموو جیهان بیبینێت و خەڵک باسی بکات. هەرگیز بە شێوازێکی تاکە کەس کار ناکەین، بەڵکو بە گروپ دەمێنینەوە. پێکەوە گەورە دەبین و پێشانگا دەکەینەوە و هەموو جیهان دەمان بینن. لێرە تەنها بەهارات سەرنجت ڕاناکێشێت. لە پشت سەرکەوتن و بنیادنانی ئەم پێشانگایەوە پیاوێکی تەمەن 6 ساڵان هەیە کە بڕوای بە بیرۆکەکە هەیە و ماڵەکەی داوەتەوە هونەرمەندانە بۆ ئەوەی بیکەنە شوێنی کێشانی تابلۆکان و تێیدا یەکتر ببینن. هێنانەدی هیواکانی ئەم گەنجانە و پشتگیریکردنیان لە کارەکەیاندا. لەبەر ئەوەش کچەکەم یەکێکە لە بەشداربوانی پێشانگاکە و بیرۆکە و هیوایەکی هەبوو. دەستی کرد بە جێبەجێکردنی. منیش ئەم خانۆم بۆ دابین کردوون و هەموو ئاسانکاریەکم بۆ کردوون تا بتوانم بە ئازادانە کار بکەم. هەر لە ڕووی دابینکردنی وزەی کارەبا ڕوبەری فراوان و هەم کاتیش. لە نێوان هیوا و خواستەکانی ئەبوو محەممەد و داهێنانی هونەرمەندەکاندا هەموو چاوەڕوانن ئەم پێشانگایە بکرێتەوە و ڕووناکی ببینێت و دامەزراوەکانیش ئاوەڕێکیان لێ بدەنەوە و پشتگیریان بکەن. نضال يوسف NRT غزة فلسطين.